لە تۆرێکی بەرنامەی بانی باش کوردستان باز لە هاوبەشینیان هاوسەران دەکەین بۆ ئەمە بەستە و گفتگۆی زیاتر بە میوانداری خاتوو سندوشکور خوێندکاری دکتۆرا و هەروەها پسپۆڕی یاسای مافی مرۆڤەکان لەگەڵمان دەبێت لە کەرکووکۆ. سڵاو لێبێ خاتون گیان، سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ خاتون کە هاوسەران لە سەرتادا پرۆسی هاوسەرگیری ئەنجامدەن تا چەند گرنگە کە لە قۆناغی سەرەتایی هەم بڕیاردان و هاوبەشپێکردن لە نێوانیاندا هەبێت. بەڵام بسم الله الرحمن الرحيم. خوای گەورە لە قورآنی پیرۆز دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. واتە ئێمە بابەتی خێزان بابەتێکی زۆر گرنگکە لە هەموو سەرجەمێک بە تایبەت هەر ئێستا خوای گەورە لەم ئاەتە پیرۆزە حەزەکەم ئەو ڕوونکەمەوە پێش هەموو شتێک ڕوون ئەوەمان بۆکە کە خێزان خوای گەورە لە نەفسی خۆمان خێزانی بۆمان دروست کردووە، واتە نەک ئەو زەواجە کە کراوە بینی جنۆکە و مرۆڤ، بەڵکو ها بین مرۆڤ و مرۆڤ لەبەرەوەی مرۆڤ تەنها هەر لەگەڵ مرۆڤ ئەتوانێ بگونجێ، نەک بین و مەلایکەت و مرۆڤ، نەخێر بین مرۆڤ و مرۆڤ زەوجان، یعنی ئافرەت بە پیاوەکەی وترێ زەوج لە زمانی عەرەبی، هەر بە پیاوەش بۆ خێزانەکەی وترێ زەوج. لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. المودة والرحمة، مودة واتە معنای ئەوەیە خۆشەویستیەک بین ژن ئەو ژن و مێردە خوای گەورە لە عەزەمەتی خۆی ئەو خۆشەویستە دروستە بێت. المودة ڕەحمەش ئەوەیە کە دوا ڕۆژ لەو خێزانە مناڵیانە بێت. فەم مەودە و ئەو ڕەحمەتە هەردووکی پێکەوە زۆر حاڵێکی گرنگکە بۆ ئەوەی ئەو خێزانێکی زۆر سەرکەوتوو بێ، نەجاحەت بێنێ. بەڵێ کەواتە خاتون تا چەند گرنگە لە ڕووی داراییەوە هاوبەشی نێوان هاوسەران هەبێت بۆەوەی هەم پایەکی خێزانی بەهێز بنیاد بنێن، هەم لە هەمان کەژە بەڕێوەبردننی ماڵ لەسەر ئەرکی هەردوو هاوسەر بێت. مەبەستت یعنی ئیشکردن لەلای هەردوو لاوە پیا و خێزان، مەبەستی دابینکردنی پێداویستیەکانی ناوماڵ و هەروەها لە ڕووی داراییەوەیە. بزەبت قسەی جوان، زۆر قسەی جوانە. ئێمە لێرە خاڵێکی زۆر گرنگکە ئەمە جاران پیاوان پیان ناخۆش بوو ئافرەت دەرچێتە دەرەوە ئیش و کارکە وەکو عیبە بوو، بەڵام ئەگە بینە سەر شەرع لە شەرع ئێمە ئەو کێشەمان بە هیچ گوێرەی ئەو کێشەی نییە، شەرع مەجالی داوە بە ئافرەت ئیش بکە دەرچێ، بەڵام بەپێی متەطەلباتی شەرعی بڵێن. ئێمە لێرە کە خێزان یارمەتی پیاوەکەی بدە، ئەم یارمەتیە بین ئەو ژن و مێردە هەر بۆ خۆی وەکو شاراکەتێکە دەورێکی زۆری هەیە بۆ ئەوەی تەفاهمشێ لەبەنیان بێ. معقوڵ نییە پیاو هیلاکە بێ دەرەچێ ماندووە بێ، خێزانش ماڵ بەجێڵە ماندووە بێ، ئەگەڕێنەوە خێزان بڵێ وەڵاهی من هیچ بە هیچ جۆرێک یارمەتی تۆ نادەم لە مەسرەفی ماڵەوە. ئەگە بینە سەر شەرع خۆی ڕاست بە ئافرەت لەسەری نییە مەسرەفی ماڵەوە بکە، بەڵام ئەگەر توانای هەبێ ئەوە ئەجرشی بۆ نووسێ لای خۆی گەورە. توانای هەبێ معقوڵی ئافرەت خۆی خێزان ببینە پیا مناڵەکەی و مناڵەکانی پێویستیان بە نقصانیان هەیە، پیاوەکەی فریان ناکەوێت بە پێداویستیەکانی ماڵەوە، خۆشی پارەکە و کاتەوە و بڵێ من مولکی خۆمە و خاصە بۆ خۆم پەیوەندی بە خۆمەوە هەیە، هەر بۆ پێداویستیەکانی خۆمی پێهێنم. ئیتر ئەمە لێرە چی دروستەکە؟ نەوعینێک دروستەکە، فەرقێک دروستەکە بین ئەو ژن و مێردە. فهموو کاتێک ئێمە نەک هەر تەنانەت بین لە مەسائلی مادی، هەر لە مەسائلی پێداویستیەکانی ماڵەوە، بەڵکو پێداویستەکانی هەموو شتێکی ماڵەوە لەلایەن معنەویشەوە. یعنی ئێستا بۆ نمونە دایکان ئەو ئەرکیان زۆر لەسەرە پیاوان بەداخەوە دەرزدانەوەی مناڵ، سعیکردنی مناڵ، ئافرەت تەنها خۆی خەمی ئەو شتاخوا مناڵەکەی لە ابتدائیە چۆن نەقلیکە بۆ متەوەسط لە متەوەسط بۆ کام کولیە یان دەرزدانەوەی مناڵیان متابعی مناڵ. زۆر جار خێزان ئافرەتان ینی دایکان ئەو گلەیان هەیە ئەڵێن پیاوەکانمان ئەڵێن ئێمە ماندووین هەموو شتێک بەسەر ئەرکەکە هەموو ئەخەنە سەر ئێمە. لێرە ئێمە پێویستیمە بەوەیە تەفاهومێکی زۆر دروست ببێ بین ژن و مێردە لە هەموو لایەنەوە. خاتو سندوس با ئێمە سەر هاوبەشی پێکردنی هاوسەران و لە
بەڕێوەبردن و ئاکاری منداڵەکان بەڵام ئەمێت لە ئێستا هەر لەسەر باری داراییەکان پرسیارێکی ترم هەبێت سەبارەت بۆی کە جیاکردنەوەی دارایی و هەروەها مەلی ئافرەت بە تەنیا کە ئەمە وەکو داکۆکیکردن لە مافی خۆی دەبینێت و کە لە چەسانەوە قوبڵ ناکات ئێ خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ بەڵێ خۆی ئەخێ بە لێرە هەموو شتێک وەکو چونکە ئێمە زەواج لە ئێمە وەکو دی مجتمعمان مجتمعێکی مسلمانە بینە سەر شەریعی ئیسلامی شەریعی ئیسلامی ئەڵێ فراوانە شتێک ئەتوانێ ئافرەت ئیشکە کار بکە حرام نییە شتە ئیشکە بەڵام لێرە یعنی هەموو حەقێک ئەتوانین بڵێ هەموو مافێک بەرامبەری مەسئولیەت هەیە هەموو حەقێک بەرامبەری واجب هەیە من معقول نییە کە دەرچم بە دەرەوە پارەم دەستکەوی ئیش و کار بکەم ساعات چەند ساعاتێک ماڵ بەجێڵم چەند ساعاتێک ماڵ بەجێڵم ئەبێ بەرامبەر ئەوە واجباتی خۆم بەرامبەر پیاوەکەشم جێبەجێ بکەم ئەگەر هاتوو کارەکانی من لەسەر حیسابی واجباتی خۆم و بەرامبەر پیاوەکەم ئەو کاتە من یعنی خێزانەکەم هەڵەوەشێت یعنی ماڵەکەم هەڵەوەشێت بۆ لەبەرەوەی ئەم خێزانەکە دروست کراوە ئەم خۆ خێزانە سەر ئەساسی مەوەدە و ڕەحمەت و باسمان کردووە لێرە ئافرەت پێویستە ئەم اتفاقە ببێ پێش زەواج هەنی پیاوانە من حەز ناکەم خێزانەکەم ئیشکا هەنێکشی ئەڵانە من بەلامەوە زۆر ئاسایی ئیشکا ئەم اتفاقە بین ژن و بێردە ئەبێت بەڵام ئەگەر ئافرەت بینە سەر شەرعە لە ئافرەت لەسەری نییە سەرف لەسەر ماڵی خۆی بکە بەڵام ئەگەر سەرفشی کرد ئەوە لە چاکەی خۆیەتی ئەجر و پاداشتی بۆ نووسرە لە خوای گەورە هەر لە بیرشمان نەچێ هەموو مافرێک بەرامبەری واجب هەیە ئەو ئیشە ئەو ئیشکردنە لەسەر حیسابی ماڵش نەبێت ئەگەر هاتوو لەسەر حیساب ماڵ بوو ماڵەکە پێشترە یعنی واجباتی بەرامبەر پیاوەکەی و مناڵەکانی پێشترە لەسەر ئیشەکەی ئەبێ تەوفیقکە تەوافقکە ئەو تەوافقەش ژن وێردەکان ئەتوانن دروستیکەن خاتون ینی پیا و هەموو خێزانێک من ئەبینم ئێستا زۆربەی سێرەکەی شفتی داوامەکانیان والیەکەن بۆی پیاوەکە کاتێک لە ماڵ بێنێ خێزانەکە لە داوام بێ یان ئەو بگەڕێتە ئەو بچێتە سەر ئیشی خۆی ئەم تەفاهمە زۆر جاکرێ لەخوا بە زیاد بێ بەڵێ ئەمە لە ڕووی دارایە بینە سەر هاوبەشی پێکردنی هاوسەران ئەوە ئاکاری منداڵدا چۆن ئەم هاوسەنگە لە نێوان هەردوو هاوسەردا ڕابگیرێت بەڵێ ئێمە مناڵ خوای گەورەکە مناڵی دە باخێزان ئەو مناڵانە ئەمانەتن لە دەستی ئەو باوکە و ئەو دایکە هەردووکیان هەردوو لاش شەریکن یعنی هیچ مەجاڵیتیانە هەردووکیان پێکەوە ئەبێ تەفاهمێکیان هەبێ ئەو مناڵانە چۆن متابعیانکەن جارۆ پیاوان ئەو تەحملایان نییە بۆ دەرزدانی مناڵ بەڵێ دایک ئەتوانێت سعیان پێ بکە بەڵام باوکەکەش معنای ئەوە نییە بە هیچ گوێرێک ئاگای لە هیچ شتێک نییە کەوتایی ساڵ هەر سێری نەتیجەی مناڵەکەی ئافرین ناجح بوویتە دەستخۆش بە پاسکیلیت بۆکرێن مەسەلا ئەمە بەو شێوەیە ناکرێ ئەبێ هەست بەو ئافرەتە بدا ئەو خێزانە بدا کە منش ینی هاوسەرتم هەردووکمان پێکەوە یارمەتیدەری یەکتری بۆ متابعی ئەو مناڵانە بەڵێ یعنی ئەرکەکە نابێت لەسەر یەک لابێت ئەرکەکە لەسەر هەردوو لاش بێت بەڵێ تێڕوانین بۆ بەڕێوەبردننی ناوماڵ و هەروە هاوسەنگی ڕاگرتن لە نێوان ناوماڵدا لە نێوان هاوسەراندا لە ئێستا و لە ڕابردوودا تا چەند گۆڕانکاری بەسەردا هاتووە لەلایەن چی خاتون یعنی لایەن چی لایەن ڕووی اجتماعیە بڵێن علاقات اجتماعی یان بڵێ خاتون مەبەستن لە ڕووی کۆمەڵایەتی و بەڕێوەبردننی ناوماڵ و پەروەردەکردنی منداڵ لە نێوان هاوسەراندا لە ئێستا و لە ڕابردوودا تا چەند گۆڕانکاری بەسەردا هاتووە بەڵێ جوانە لە ڕابردووە هەنێ شتی تیا هەبوو بڵێن لە ناو خێزانە لەسەر تەقالید ئەڕۆشتن یان پیا و عیب بوو خێزانەکەی بخێنێ لە کۆڵیج بخێنێ لە ئەعدادیە بخێنێ ئافرەت تۆشوی بکردایە لە مەرحەلەی ئەعدادی بۆیە بپچڕای لە خوێندن یعنی وازی لە خوێندن بهێنای وەڵی عیبە چۆنە بێت و بەخێنی و مناڵتە بێ و چۆن مناڵتە بێ و خێزانی و خوێندن بۆچێت تازە شوت کرد یعنی وەکەین ئەو خوێندە بۆ ئەوەی هەر تەنها تعین ببێ و معاشی بێ و پێ بژێ نەخێر ئێمە ئافرەتی متعلیمە ئافرەتی کە خوێندەوار ئافرەتی سەقافەی بەرز بێ ئەوە بۆ کۆمەڵگا هەموو کاتێ باشە حتى ئەگەر هاتوو ماجاری تعینشی نەبوو ئەوە بۆ پەروەردەی مناڵەکانی
بۆ ماڵی خۆی بۆ خێزانی خۆی خێزانێکی زۆر بەختەوەرە بێ هەرچەندی ئافرەت متعالیمە بێ هەرچەندی ئافرەت لە خوێندنە نزیک بێ لە فقها لە شەرعا لە ڕوو هەموو شتێکە لە مەسائل اجتماعی ئەوەنە سەرکەوتووە بێ لە عیلاجکردنی زۆر مەشاکل بین خۆی و پیاوەکەی لەگەڵ ماڵی پیاوەکەشی بەڵێ کاتە ئەمە ئەو هەبوو جاران ئەم خاڵە لەسەر تەقالید ئەڕۆشتن بەڵام ئێستا الحەمدلله شتە نەماوە پیاو ئێستا زۆر بەعکسەوە زۆر ینی مەجالە دەبە خێزانی خۆی پێخۆشە خێزانەکەی ماستەر بخێنێ دکتۆرا بخێنێ بڕاتە کولیە یان بچێتە ناو دەوراتەوە جاروە تاخیر شەبی خۆی چێتە شوون ئەیهێنێتەوە ئەیبات ئەم الحەمدلله لەم مەجالە کێشەمان ئەو کێشەیەمان نەماوە بەڵێ کاتە لە ئێستادا ئامارەکان چیمان پێ دەڵێن دروستکراوە لە ئێستادا ئامارەکان چیمان پێ دەڵێن سەبارەت بە ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری و هەروەها ڕێژەی جیاببوونەوە بەشێک باز لەوە دەکەن کە ڕێژەی جیاببوونەوە زیاترێکە بە بەراورد بە ئەنجامدانی هاوسەرگیری بەڵێ ڕاست قسەکە جوانە ڕاست دیاردەی تەلاق دیاردەی جیاببوونەوە زۆر بۆ ئێستا منش هاتم ئەو خاڵە باسکەم ئێستا دیاردەی تەلاق زۆر مالعلم ئێستادی بڵێن مواقعی تەواصل اجتماعی هەیە مەجای خوێندن زیاترە یعنی وەکو جاران نییە زۆر شت ئاسان کراوە بەڵام ئەو هاتیە سەر ئەو شۆنێکەوە بڵێن ئەو نقطە خاڵێکەوە کێشەکەی لەسەرە زیاتر زۆربەی مەشاکلی ئەسبابی هۆی تەلاق جیاببوونەوە ژن و مێردە بەداخەوە مۆبایل نەک خۆی جیهازەکە خۆی بەعکسەوە ئێمە مۆبایل شتی زۆر شتی بۆمان ئاسان کردو زۆر شتی بۆمان نزیکەوە کردووە بەڵام بەکارهێنانی ئەم مۆبایلە بە شێوەیەکی ناڕێک بەڵێ کاتە دەکرێت کاتی خۆی هەیە بەداخەوە پیاو کە دێتە ماڵەوە سێرکێ دەکرێت ناکۆکی هاوسەران بەشێکی بۆ ئەو بگەڕێتەوە کە لە سەرەتادا بۆ بۆی جیاوازی گونجاوی سروشتی و کۆمەڵایەتی و دارایی و لە هەمان کاتە سۆزداری نێوان هاوسەرەکان بێت بەڵێ خاتون بەڵێ دەکرێت ئێمە پشکێکی ئەم ڕێژەی جیاببوونەوە بۆ ئەوە بگەڕێنینەوە کە لە سەرەتاوە کە پێش ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری یاخود خۆناغەکانی سەرەتا بۆ ئەو بگەڕێنینەوە کە گونجاوی سروشتی و هەروەها ناکۆکیەکانی نێوان لە ڕووی سۆزداری و کۆمەڵایەت تەنانەت داراییشەوە جیاوازیان هەبێ لە نێوانیان بۆیە ئەم ناکۆکیانە سەر هەڵئایەت ئەمە بەیەکێک لە هۆکارەکاندا ئەندرێت یعنی مەبەستت ینی چونکە ئافرەت ئیشەکە و دەرەچێتە دەرەوە بۆیە دیاردە تەلاق زیادی کردووە نەخێر خاتون مەبەستم لەو جیاوازیە کە لە سەرەتا لە نێوان هاوسەرەکان و هەروەها بە سروشتی گونجاوی خۆی مامەڵە نەکات و واقعیانە نەبێت ئەمە دەکرێت ناکۆکی دروست بکات واقعیانە نەبێت بزەبت ئەوە دۆریکی زۆری هەیە چونکە ئافرەت سێرەکی یا پیاو کە دێتە ماڵەوە ئەو کاتێک کە پێکەوە دانیشتونە هەر تەنها لەشیان لەسەر شۆنەکە قەنەفەکە دانیشتویان لەسەر کورسیەکە دانیشتووە هەر جەسەدیان پێکەوە دانیشتنە لە ژێری یەک سەقفێک بەڵام مێشکیان فکریان لەسەر مۆبایلە لەسەر شتی ترە ئێمە لێرە ئەو کێشەیەمان هەیە دوورکەوتن بین خێزان و پیاوەکەی ئافرەت و پیاوەکەی لەم مەسئلەیە یان ئەمە بی کاتی بۆ دابدرێ متابعی مثلا فەیسی خۆیەتی مەسەلان خوێندنی خۆیەتی لەسەر مۆبایل لەسەر کۆمپیوتەر بەڵین ئەبێ وەختێکی بۆ دابنێ وەختی ترش دابدرێ یعنی هینێکی واقعی دانیشتنێکی واقعی بین ئەو ژن و مێردە لە مالیزیا لە ساڵی هەشتاکان و نەوەتەکان بۆ نمونە دیاردەی تەلاق ژمارەکەی گەشتە 132 کەسان تەلاق ئەدران و جیابوون لە ژن لە خێزانی خۆی دیراسی ئەم شتیان کرد سێریان کرد بزن هۆی ئەمە چیە سێریان کرد ئەمە ئەسبە هۆکانی زۆر بێمانایە ئەڵێ ئافرەت ئەڵێ پیاوەکەم چونکە پرخەی دێ سەر لە کاتی خەوتن یان ئەڵێ دوو قسەی خۆشم پێناڵێ یان ئەڵێ مەسەلا لەگەڵ ما ئەو کێشەیەم هەیە ئەو ڕنگانی کە من بەکاری هێنم لە جلوبەرگە ئەو ڕێک نییە لەگەڵ ئەو ڕنگانی کە خۆی زۆق مەلۆک یەک نییە ئیتر ئەمانە هۆی زۆر بێمانەن بۆ جیاببوونەوە فدیراسی ئەمەیان کردین کە زۆر بێستە بەبەکانی بێمعنایە زۆر بێمعنایە هەستان چیان کرد وتیان با دەورات بکەینەوە
ئێمە ئەم شتەمان داوا کرد زۆر لە کەرکووکە لە ڕێی دایرەی سەحەوە لە محافظە لە لجنەی حقوق ئینسان زۆر ئەو شتەمان داوا کرد کە خۆشمان ئامادە کرد بۆ ئەو شتە ینی شتی ڕسمیشمان هەیە لەسەر ئەوە کە ئێمەمانەوێ دورات بکەینەوە بۆ ئەوانی کە یانی ژن بێنن مقبلین على الزواج پێوتری بە عەربی ئەوانی کە یانی ژن بێنن دەورە خولیان بۆ بکرێتەوە بزانن ژیانی زەوجی حیاتی زەوجی خێزان معنای چییە بەڕاستی گۆڕانکاریکی زۆر زۆرە بێ لە ژیانی ئینسان ئافرەت کە شوکە یان پیاو کە ژن بێنێت ئەو گەنجیە ژیانی گەنجی بەدیێڵی هەر تەنها ئەوە نییە کە تو چتە قاعە و ئاهەنگێکی کورد و حەقت کردە دەستخی خێزانەکەت و هەنێ ڕستمتان کرد و سێلفیتان کرد و تەواو هەر ئەوە بەوە تەواو نابێ خێزان دانانەوەی خێزان بەڕاستی مەسئولیەتی ئەوەی کە خۆی زانێ بەقەدەر ئەو مەسئولیەتە نیە جارێ با عەجەلەی لەسەر نەکات ئەم کێشەیەمان هەیە خاتون ئێستا ئەو دیراسەیان کە کرد لە مالیزیا ئەو دەوراتانەیان کرد سێریان کرد لە ساڵ 2010 حاڵاتی تەلاق زیادەی تەلاق گەیشتە 108 تەنها 108 ئەوە سەبەبە گرین کە زۆر هینەکان بوو زۆر گرین کە زۆر ئەو سەبەبانە معقولە کە جیابن لە یەکیشی معنای ناتوانین بژین لەگەڵ یەکە بەڵام ئەو گرینکانێکەوە لێکی لە هینەکان پرسیاری لێکرا لماذا يتم الطلاق لأتفه الأسباب؟ لأن الزواج تم لأتفه الأسباب الله بوشي طلاق أدري أبيستين سرس زور أسبابك زور هويك زور بمعنى طلاق الله لبنوي زواجك أصلا بو سببك زور بمعنى كرا فكري أن لو أنا كرت أم خيزانة بوشي زواجان كرت لسر شي زواجان كرت بريان لو كرت خيزان معناه مسؤوليات معناه همو حقك برانبري واجب هي لسر بياو لسر خيزان ولهن مثل الذي عليهن بالمعروف أم آيات جوانا اختصاري همو جياني زوجية ولهن مثل الذي عليهن بالمعروف واتا لهن أفراد شي مسؤوليتك لسرا هروا ما في هي لا لا بياوكي هروا بياوش هرشي ما فيك هي خيزانك هروا مسؤوليتي هي برابر خێزانەکەی ئەم تەفاهمە ئەم پێکەوەژیانە پێویستی ئەوەیە هەردووکیان لە هەموو شتێکە بای ئەوەش هینیان هەبێ تەسامح هەبێ بەجان لێ خۆشبوون لە قسەکانی سەرتادا ئاماژت بۆ کرد کە ڕێژەی دیابوونەوە زیاترە لە ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری هەروەها لە ئێستادا ئاماژت بە هەبوونی خوڵ و دەورات کرد ئەمێ بزانم لە ئێستادا ئایا خوڵ و دەوراتی جیاوازەیە بۆ ئەوانەی کە ئەیانێ سەرتا پرۆسەی هاوسەرگیری ئەنجامدەن بۆیە ئەم هۆشیاریە سەرەتاییە لە نێوان هەردووکیاندا هەبێت یاخود کە کەسانێک کە پرۆسەی هاوسەرگیریان ئەنجام داوە ناکۆکی هەیە لە نێوانین ئایا ڕاوێژکردن لە نێوان ئەواندا بە کەسانی دەوروبەر چۆنە دروست ئەیبینن؟ یان مەبەست ئەو خولانە گرنگ کە یان کراوە تا ئێستا ئەو خولانە نەکراوە تا ئێستا زۆر داوامان کردوشتا چەند ساڵە داواکەین لە مؤتەمەرات لە کۆنفرانسەکە لە هەموو شتێدا ئەم جۆرە خوڵ دەوراتانە لە سلێمانی بوونی هەیە تا چەند گرنگە لە شارەکانی تری هەموو هەرێمی کوردستان و وەکو پرۆسەیەکی لێ بێت هەر کەسێک یاخود هەر دوو تاکەی بیانەوە هاوسەرگیری بکەن لە سەرتادا پەنابەرن بە دەورات و خولە جیاوازەکان. ئەو خولانە طبعا ئەم خولانە بەبەستمان ئێمە لێرە ئەبێ هەر کێ خێزانێک کێ حازبێ لەو خولانە چەند محوەرێک بگرێ تەنها باس ئەوە نەکە خێزان چۆن بەرنەڕێوە چونکە لەبەرەوەی ئینسان وەکو لە طبعی خۆی دائما لە تەبیعەتی ئینسانە ڕوحانیەتی چێ بۆ دینەکەی خۆی ئاینی خۆی لەو خولانە مامۆسای ئاینیش زۆر گرنگ کە حازر بێ لە مەحکەمەش کەسانێک باحثی اجتماعی ئەبێ حازر بێ هەروە لە سەحەش کەسان حازر بن لە سەحەش کەسان بۆ تەندروستی ئێمە چەندی گرنگکە ئەو فحوساتانی کە ئەکرێ پێش زەواج پێشەوەی يعني أو عقده يعني حاكم قاضي عقد زواج نابري حتى أو معاملي صحتها ونبيها أين كاتا أو تيستا أو فحصة شن يقرين كابو تندرسي أو خيزانة هروا تيستي كيلوش قرين تربي موايا أم تيستي كوا داخلي أو خلبن بزان الآيات وانن أم خيزان معناه وايا حتى لقال أول شيء شن نمونيك بين شن خيزانك 20 صالة 25 صالة أمانة شو نجحت يعني هنا لدواء حموص شلون أمانة جايين خوي يعني حتما شيك هبو ربطك زور بقوة هبو توانين هبو أمجلو مردا جيانا كان بلين خيزانا كان نيلن هالوشرية بو هوي كزور بمعناه يعني حتى خوشيت ما صار أفرمي أي امرأة
طلبت الطلاق من زوجها عن يعني من غير بأس وكو معناه حديثك فحرام عليه رائحة الجنة الله بوني جنة بو آفرته حرامك داوي جابون بكلف ياوكي أجا هويكي هوي جابونكي هويكي بمعناه يا هويكي زور جرينك نبيه بەڵێ تا چەند لێرەدا بەهای هاوبەش لە نێوان هاوسەراندا خۆیان دەبینێتەوە تا چەندێک جیاوازیە بێت لە ڕووی ئایدۆلۆژیا و بیرکردنەوەدا بەڵام هەوڵ بن هاوسەنگێک لە نێوان بەهای هەردووکیاندا دروست بکرێت و لە هەمان کاتدا بۆی بتوانرێت هەم لە ڕووی پەروەردا هەم لە ڕووی ئاکارەوە بەرامبەر بە منداڵەکان ببەخشرێت. حتما ئەو شتە زۆر گرنگکە هەردوو لاش ینی هەوڵ بدەن هەوڵێکی زۆر بدەن فکرێکی زۆر هینیان هەبێ ئەو ژن و بێردە بۆ ئەوەی بزان بەرنامەجێ بۆ خۆیان بەرنامەیە بۆ خۆیان دانە لەگەڵ ئەو مناڵانە نەک هەیە کەسان ئەڵێ مناڵەکەم نارد بۆ فلانە خوڵ و فلانە شۆن و فلانە شۆن ئەو شتێکی باشە بەڵام دانیشتنی ئەو باوکو دایکە لەگەڵ ئەو مناڵانە زۆر گرنگکە دانیشتنی ئەو باوکو دایکە متابعی ئەو باوکو دایکە بۆ مناڵانە بۆ خۆی گرنگکێکی زۆر هەیە ئێمە بەستمان لێرە جاروە سێرەکەی یعنی خێزانێکی تازە پیاوەکە ئەوروە بۆ وڵاتان تر 6 مانگ 7 مانگ ناگەڕێتەوە ئەڵێ بەڵام من بە مۆبایل قسەی لەگەڵ مناڵەکەمەکەم نەخێر ئەوە کفایەت نییە تەنها ئەو باوش لێدانەی باوک بۆ باوش لێدانی بۆ مناڵی خۆی باوک کە دێتە ماڵەوە یان خێزان ئافرەت ئەو ڕەحمەی ئەدایک ئەو نزیک ئەو عاتیفەی دایک لە مناڵەکەی هەر خۆش شوحنەیەکە بۆ مناڵانە نزیک بکەون لە دڵەوە لە خۆشیەوەستەوە لە مەحەبەتەوە نزیک ئەبن لەو خێزانێ بەداخەوە خێزانەکانمان کە بچێن ناو خێزانەکان هەر کەسێک و هەمووی لە یەک ژوورێک ڕەنگە ئەگە دانیشتبێتیان بەڵام هەر کەسێک و لە شوێنێک دانیشتووە لەگەڵ جیهازی خۆی تەنها لەگەڵ مۆبایلی خۆی دانیشتووە چەند سەعات ئەڕوە لەو وەختانە 3-4-5 سەعات ئەڕوە ڕەنگە یەک مۆزوعێک نییە کۆیان کاتەوە لە ڕەنگە احتیمال لە کاتی ناخواردن زۆر کەم ئەوش کەم بعضێکی کاتی ناخواردنش مەشغوڵی مۆبایلە بێ فەمە بەڕاستی زۆر دەوری هەبوو دەورێکی زۆری هەبوو کە خێزانەکانمان هەڵوەشە بەداخەوە بەڵێ زۆر گەڕێن و سەر عالەمی واقعی خۆمان عالەمی واقعەوە پێمانەڵێ نزیک بن لە یەکتری بەڵێ زۆر سپاس بۆ خاتو سندشکور خوێندکاری دکتۆرا و پسپۆڕی یاسای مافی مرۆڤ سپاس بۆ بەشێک ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت.